بەناوی خوا یارە ئێمە ئەمڕۆ لە ناوەندی سۆران خراپ قوتابیانی کوردستان هەڵساوین بە سازدانی سیمینارێک بۆ بەڕێز دکتۆر بێستون نەجیم لە ژەنانووسانی فریاگوزاری سەرەتایی. دیارەکە ئەم بابەتێکی گرنگە و هەم لە نە کۆمەلگادەوە پێویستە هەر تاکێکی مرۆڤ و تاچێک کورد پێویستە بیزانێت و شارەزای ئەم بوارە بێت. بەڵێ ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە توانیم سمینارێک پێشکەش بکەم لەسەر فریاگوزاری سەرەتایی کە کۆمەڵێک قوتابی بەرچاو ئامادە بوون و هەروە دەستخۆشیش لە ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم. هیوادارم لە پرۆژیاندا بیلاایندە سمیناری زیاتر و لە ڕووی تەندروستی و بۆ ئەم دەڤەرە بەڕاستی پێویستیەکی حتمی و گرینگە بۆ تەواوی خەڵک و بە تایبەتر بۆ قوتابیان کە ڕۆژانە ئەگەری توشببوونیان بەکاریسە و هەروە ڕوودا هەیە بۆ فریاگوزاری سەرەتاییشێکی لە چارەسەر و بەپەلە و هەروەها کەمکردنەوەی زیانەکان لەسەر گشت مرۆڤایەتی.